ڕۆژەی تاوگە و دەنگی بەخێر کوورای دەروونم چۆن نایەتە جۆر کورد و سەلمانان ماناژینێمە ماناژینێمە خوێناوی دێڵ و هیواوتینێمە هیواوتینێمە خوێناوی دێڵ و هیواوتینێمە بە ناوی خوای گەورە و میهرەبان وەک پەیمانماندا بە هەنگاوانانی کوردستان ئێمە بەردەوامین لە گەشتەکانمان بە پێی توانە سەردانی کۆمەڵێک هەنگەوان ئەکەین ئەوانەی لە نزیکەوە ئێمە متمانەمان پێیانە کە بەرهەمی هەنگوینەکان لە 100 سروشتیە و لە سروشتی کوردستانی خۆشەویست کار ئەکەن بۆ بەرهەمهێنانی هەنگوینی خۆماڵی یاخود هەنگوینی ئەسڵی. زۆر کەس پرسیارمان لێکات، زۆر لە ئازیزان خۆشەویستان خەڵکی کوردستان ئەڵێ چۆن بزانم هەنگوینەکە ئەسڵە، ئێوە چۆن زەمانی ئەو هەنگوینە ئەکەن کە ئەسڵ بێت و ئێمە چۆن بزانین هەنگوینەکانمان ئەسڵە. پیانەڵێم ئێوەی خەڵکی کوردستان شیاوی زۆر لەوە زیاترن کە ئێمە بۆتان بەرهەم ئێنین، بەڵام بمان بڕون دەسڵاتمان هەر ئەوەندەیە. ئێمە تەنها لە پەروەردەکردنی هەنگ بە شێوەیەکی زانستی لەگەڵ هاوپیشەکانمان لەگەڵ هەنگەوانە خۆشەویستەکان کارەکەین و لە کارکردنی کردەیی لە پراتیکی لە نەزەری ئێمە لە زانستەکانی سەردەم وردە وردە خۆمان سەرقاڵ ئەکەین بە فێربوونی. ئەوەی کە بە ئێوەی ئازیزی ئەڵێم ئێمە تەنها پەروەردەی هەنگ ئەکەین و هەنگ لەم سروشتە جوانەی کوردستان کە ئێوە ئەیبینن ئەم دیومان ئێمە پڕە لە ڕۆکی سروشتی، ڕۆکی وەرزی هاوینە و پایزە. هەنگەکانی ئێمە لەو ڕۆکە سروشتیە کە بە هیچ شێوەیەک مەوادی قڕکەری بەتیا بەکار نایەت و بە هیچ شێوەیەک دەستی مرۆڤی پێناگەت، تەنها دەستە خنجیلانەکانی هەنگە خنجیلانەکانی ئێمە نەبێت. ئێمە ئەمڕۆ لە یەکێک لە هەنگاڵەکانی سێدەرین کە یەکێک لە هەنگەوانە گەنجەکان بەڕێوەی ئەبا ئەویش کاکە فەرهادی سێدەریە لەگەڵ کۆمەڵێ برادەرەکانی سەرقاڵن بە یەکێک لە هەنگوینەکانیانە هەنگەڵانەکانیانەوە با بڕۆین سەردانیان کەن بێکەوە بزانین چی ئەڵێن و چی جۆرە هەنگوینێک بەرهەم هاتووە. دوای ئەوەی کە سوپاس بۆ خوا ئەم ساڵ خوای گەورە ڕزقی داوین ماندوو نەبن. کاکە فەرهاد دەست و خۆش بێ، سوپاس بۆ خوای گەورە کە ڕزقە جوانی داوە بە ئێمە. ئەمەوێت تەنها یەک تا دووشانە هەنگوین لە بەرهەمەکانی خۆتم پیشان دەی بۆ ئەوەی ڕوونکردنەوەیەک بدەین بە هاوڵاتیانی کوردستان. ئێسامێ لەسەر ئەم شانە هەنگوینە هەڵوێستاکەین. ئەم شانە هەنگوینە وەکو دیارە تەنها چوارچێوەکەی تەختەکەی وەک ئەم چوارچێوەیە، بەڵام ئەم بازنەیە ئەو تەختەیە دانراوە کراوەتە ناو هەنگەکەوە. وەنگە خنجیلانەکانمان هەستاون بە کۆکردنەوەی شیلە، هێناویانە وەک کارگەیەکی بچووک بە قاچە بچکۆلەکانیان بە گەدە خنجیلانەکانیان بۆیان کردوینەتە ناو ئەو شانەیەوە. ئەمجا هاتوون وەکو بیبینن ئەگەر لە نزیکەوە سەیریکەی یەک توێژاڵ بەرەمۆمیان کردووە بەسەریا وەکو داخستنێک کە دای خستووە. ئەمی نیشانەی پێگەینی هەنگوینەکەی ئێمەیە. کەوا بێت ئەم شانە هەنگوینە لە سروشتی سێدەر لە سروشتە جوانەکەی خاکی کوردستان بەرهەم هاتووە بە شێوەیەکی زانستی. وەختێک ئەڵێن ئێوە چۆن هەنگوین دروست ئەکەن هەنگەوانان، ئێمە هیچ هەنگوین دروست ناکەین. ئێمە تەنها هەنگەکە پەروەردەکەین، هەنگە خنجیلانەکانمان ئەو هەنگوینەمان بۆ کۆکەنەوە، بەو شێوەیە ئامادەی ئەکەن کە شیاوی خەڵکی کوردستانی خۆشەویست بێت. من بەم وتە کورتە لەم سەردانەیە
دەستخۆشی لە کاکە فەرهاد و برادرانی هەنگەوانەکەین کە لەم سروشتە جوانە توانیویانە جوانترین هەنگوین بۆ ئێوەی ئازیز بەرهەم بێنن و لە کۆتایی سەردانەکە داوای دوعای خێر ئەەکەین لە خەڵکی کوردستان دوعای خێرمان بۆ بکەن بۆەوەی سروشتی کوردستان بگەڕێتەوە سەر تەبیعەتی خۆی و ئێمەش بتوانین بەرهەمە باشترین بەرهەمی هەنگوین پێشکەشکەین با خەڵکی کوردستان لە کۆتاییە سپاس بۆخوای گەورە و سپاس بۆ دڵسۆزی بەرهەمهێنان یا پیشەوەرانی هەنگ لە کوردستانی خۆشەویست فەرموو بیبڕا بیکەرە سنوقەوە شێوەی بڕینەکەی باسکە کاکە چۆن کاکە بەو شێوەیە کەیبینی هیچ هەنگێک نایڵین لەگەڵ یا بڕاتەوە بۆ هەنگەڵان لەبەر ئەوە لە پاڵاوتنە تێکەڵاوی هەنگوینەکە نەبێت و پاشان یەک تێبینی لە کۆتایی بەرنامەکەمانە بەیەوەی ئازیزەڵێم ئەو شانەیە بینیتان زەرد بوو کاک حاجی سایبر ئەمەشمان بۆ دەرکە بە زەحمەت نەبێ ئەم هەنگوینە کەیبینی ڕەشە بۆچی ئەمە زەردە و ئەوە ڕەشە ئەم شانەیە هی ئەم ساڵ نییە هەنگەکانمان بێچویان تیا پەروەردە کردووە بۆیە ڕەشە ئەژنا هەمویان لە یەک کەش و هەوای کوردستان ڕەنگی هەنگوینەکەیان ئەگە دیقەت بەن لەگەڵەوەی پێشوە هەمان ڕەنگی ئەو هەنگوینەیە کە بۆم باسکردن هیچ فەرق ناکات لە کەوالێتی و لە جۆری هەنگوینەکە بەس تەنها شانەکەی فەرقی هەیە کە ئەم زیاتر بێچووتیا پەروەردە کرداوە ئەو شانەیە تازەیە وەکو بۆم باسکردن ئەم ساڵ هەنگ ئیشی لەسەر کردووە و هیوادارم لێم تێگەشت بن و بەردەوام ئەبین ئینشاءالله لە ڕوونکردنەوەی بەرهەمەکانمان ئێمە لە هەنگەڵانەکانی کوردستانی خۆشەویست و دیسان ئەمەش بۆ دەرهێنان ئەبێت بۆ پێشکەشکردنی بۆ خەڵکی کوردستانی ئەزیز هیوادارم خوای گەورە بێبەشمان نەکات لە بەرهەمی هەنگوینەکەمان و ئێمەش بتوانین باشترین هەنگوین پێشکەشی خەڵکی کوردستانی خۆشەویستکەین ما شاء الله اللهم صل على سيدنا محمد ئەمە شانی ئەوەیە کە ئێوەی ئازیز بیبێنن ئەمە کاکە فەرهاد هەڵبەتە سەرقاڵ بووە چەند ڕۆژێک بە ئیشوکاری هەنگەڵانەکانی کێیەوە یاخود نەیتوانیوە سەردانی ئەم هەنگە کات وەکەی بینن ئەم مێوە سروشتیە ئامادەی کردەوە بۆی هەنگوینی تێکات ئەمە ئەو دروستکراوەی کە بۆم باسکردن ئەمە ئەو چاوە شەش پاڵوانەیە کە بەدەستە خنجیلانەکەیان هەنگەکانمان بۆمان دروست دەکەن و پاشان وردە وردە ئالێرەوە ئەگەر بیبینی ئەوە هەنگوینی تێکراوە ئەمە هەنگوینی تێکراوە کەوا بێت وەکو دووبارە دڵنیایی ئێوەی ئازیز ئەەکەمەوە ئێمە هیچ شتێکمان نییە لەگەڵم هەنگا تەنها پەروەردەکردنی هەنگە خنجیلانەکەمان نەبێت و دوای پەروەردەکردن ئێمە ئەتوانین هەنگوینی جوان هەنگوینی شیاو بۆ خەڵکی خۆمان پێشکەشکەین و بۆ دڵنیایی ئێوەی ئازیز و خۆشەویست باشترین هەنگوین لای بەرهەمهێنان یان پیشەوەرانی هەنگ یان لای هەنگەوانانی کوردستانە دووبارە و سێبارە دەستخۆشی لە کاکە فەرهاد سێدەری ئەەکەین لەگەڵ ستافەکەی هاوڕێ و هاوکارەکانی بۆ پێشکەشکردنی ئەم بەرهەمە جوانە بە خەڵکی کوردستانی خۆشەویست شنای شەماڵە شنای ڕەوانە پشتی ڕەنگینە نووری چاوانە سۆزی شمشاڵە سۆزی دەروونم سۆزی دەروونم ناوی جوانی تۆ بوون و نەبوونم بوون و نەبوونم ناوی جوانی تۆ بوون و نەبوونم
ڕێگاکان هەژایە سوور سۆزم بە حاژای هاتۆتە خێرە فێنێکی ئاوان فێنێکی دێڵمە فێنێکی دێڵمە فێنێک کەراوای هەستی بە کۆڵمە هەستی بە کۆڵمە فێنێک کەراوای هەستی بە کۆڵمە ڕۆڵەکانی تۆ ئازاو دلێرن پەروەردەی تۆ نەبۆیەوە شێرن داری ئازادین وەها چۆتە بەر وەها چۆتە بەر ڕۆژی سەرکەوتن خۆی هاویشتە دەر خۆی هاویشتە دەر ڕۆژی سەرکەوتن خۆی هاویشتە دەر